ژیان هیچ شتێک ناهێنێت بەڵام هیچ شتێکیش ژیان ناهێنێت. نووسەر و فەیلسوف ئەندریا مارۆ وا دەڵێت ئازیزان خۆشەویستی ئێوە شادی کردینەوە لە ئەمریکاوە سڵاو و خۆشەویستی ئێمە بۆ ئێوەی ئازیز. هەرچەند گەنجان لە وڵاتانی ئەوروپاوە هەڵمەتی ژینگە پارێزی و بەرەنگاربوونەوەی گۆڕینی پلەی گەرمای زەویان دەست پێ کرد. بەڵام لە ئەفریکاش سێ لاوی بەتوانە سێ داهێنانی گرنگ دەخڵقێنن بۆ مرۆڤایەتی و ناوچە هەژارەکانی جیهان. دەنگی ئەمریکا لەوێ بوو. لارا مواڤیش لەگەڵ کۆمەڵگەی خۆجەیی لە مۆزەمبیق کار دەکات بۆ دڵنیابوونەوە و درێژەدان بە شێوازی ماسی گرتن کە زیان بە ژینگە نەگەێنێت بۆ هاوکاریکردنی ئەوانەی خۆیان لەگەڵ گۆڕانکاری کەش و هەوادا دەگونجێنن. من تامزرۆیەکی زۆرم بۆ بەهاکانی ژینگەیی هەیە بە تایبەتی دەریا. مۆزەمبیق لە سەرهێڵی پێشەوەی ئاو هەوایە لە ڕووداوی ئاو هەوای سەخت و گەردەلوول لە مانگەکانی 34 وێرانکاری لە دوای خۆی بەجێ دەهێڵێت کە بە سەدان کەس گیانیان لەدەستدا بەشێکی زۆریان بە نەخۆشی لە دوای گەردەلوولەکان مردن. لەنێو ئەوانەشدا هاوڕێیەکی نزیکی لارا و هاریکارێکی تریان لە پرۆژەی ماسیگرتندا. کریس بە مەلاریا مرد. ئەو کاتی ئەو مرد 4 تا 8 کەس لە هەفتەیەکدا وە گیانەوە دەمردن. کریس نەیتوانی لە بارودۆخەکە ڕزگاری ببێت. چەندین هەزار کیلۆمەتر لە باکووری نایجیریاوە محمود مەیشەنو دەگەڕێت بە دوای چارەسەری زیرەکی ئاو هەوا بۆ کەرتی کوشتوکاڵ کە بڕبڕەی پشتی ئابووری ئەفریقایە. لە زێدی خۆم کە زۆر دوور نییە لە شوێنی باب و باپیرانم گەلێک وشکەوانی و بیابانی هەیە. ئەو دەڵێت زۆربەی نایجیریەکان بە تەواوی ئاگاداری کاریگەریەکانی گۆڕانی ئاو هەوا نین. کەسانی گەنج ئەوە دەگۆڕن. من نەوەیەکی وابەستەتر بەدی دەکەم ئەوانەی کار دەکەن ئەو کارە دەکەن کە نەوەی پێشوو بۆ نەوەی ئایندا نەیکردووە. یەکێک لەو لاوانە چالاکەوان ئەیوب مەخلوفی فەڕەنسی بە ڕەچەلەک مەغریبیە ناوبراو مەشخەڵێکی دۆست بە ژینگەیی هاوشێوەی ئۆلۆمپی دروست کردووە. لەمڕۆدا گەشتی بۆ هەموو کۆبوونەوەیەکی ساڵانەی کەش و هەوا دەکات و زیاتر لەمەش. ئێمە ئەم ساڵ هەر لە شاری کاتۆڤیسی لە پۆلۆنیاوە بگرە بۆ شاری بێلم لە برازیل بە ئۆتۆمۆبیل و شەمەنەفەری کارەبایی و هەروەها بە کەشتی گەشتمان کرد. مەخلوفی دەیەوێت یارمەتی دەربێت لە بەدەستهێنانی کۆمەکی دارایی بۆ پرۆژەکانی ژینگەی لە ئەفریقا هەروەها هۆشیاری لە سەرکەش و هەوا لە خوێندنگەکاندا بخۆڵقێنێت. مەخلوفی ئاستەنگەکان لە ناخی باوانی لە مەغریبدا بەتی دەکات. نەبوونی ئاو نەبوونی فێرکاری بەتایبەت لە بواری گەشەی درێژخایاندا. بەڵام ئەیوب هەرگەش بینە لەوەی کە جیهان چارەسەرەکان بۆ گۆڕانی ئاو هەوا دەبینێتەوە. ئاستەنگەکە لە دۆزینەوەی چارەسەرە ڕاست و دروستەکاندایە بۆ ئەوەی هەمووان سوودی لێوەربگرن. سانتا یان بابەنوئێڵ هەمیشە بە پاڵتۆیەکی گەورەی فەروەوە و بە کوڵاو و ملپێچی سووری گەرمەوە و بە پوتێکی ئەفسانەیەوە لەناو بەفر و سەرمای زستاندا دەردەکەوێت و باوەشی گەرم دەکاتەوە بۆ مناڵەکان. بەڵام لە هەنگاریە کۆمەڵێک بابەنوئێڵی کوڕ و کچ بەڕووتی بە شەقامەکانی بودابستدا ڕادەکەن و سەما دەکەن. سەرباری کڕێوەی سەرما لە هەنگاریە 8 کەس کۆبوونەتەوە و وەرزش دەکەن و خۆیان ئامادە دەکەن بۆ نزیک بوونەوەی کریسمس. بێ ئەندازە ساردە بەڵام ئازایانە کۆبوونەتەوە بۆ سازکردنی ڕاکردنی سانتا بەڕووتی لە کەرنەڤاڵی ساڵانەی بودابست. بە پۆشاکی سووری مەلەوە و بە کڵاوەکانی سانتاوە هاوار دەکەن و ڕادەکەن بەرەو ناوەندی شارەکە و پیرۆزبایی و دیاری کریسمس پێشکەشی خەڵک و گەشتیاران دەکەن. هەندێک جار دەوەستن سەما دەکەن وەرزش دەکەن و شیرینی دەبەخشنەوە. ماوەی 17 ساڵە ئەم چالاکیە بەردەوامە. دامەزرێنەری ئەم چالاکیە کریستیان مەهێش ئیلهامی لە ڕاکردنی سانتاوە وەرگرتووە لە بۆستن لە ئەمریکا. ئەمانیش دەیانەوێت ئەم فەرهەنگە بگەڕێنەوە بۆ نیشتیمانەکەیان. هەموو ساڵێک بەشدارانی ئەم چالاکیە کۆمەک کۆ دەکەنەوە بۆ چەندین دامەزراوەی خێرخوازی مناڵان و ئەوان دەڵێن ئەم گروپە سانتانیم چەڕوتە ئامانجیان وایە زەردەخەنە بگەڕێنەوە بۆ خەڵک و نیگەرانەکانیان لە نزیکبوونەوەی کریسمس لە یادکەن. سەرباری سەرما و سۆڵی ئەم زستانە لە پایتەختی هەنگاریە لە بودابست کە پلەی گەرما کەمێک لەسەر و بەستەڵک بوونەوەیە بەڵام سانتاکان بەنیم چەڕووتی بەسەر شەقامەکاندا ڕایان دەکرد و هەستیشان بە سەرما نەدەکرد.
لە ناو مێژوودا زۆربەی شەڕەکان پیاوان هەڵیان گیرساندووە بۆ بەدەستهێنانی دەسەڵات. ئەگەر ژنان فەرمانڕەوایی وڵاتانی جیهان بکەن ئەوە کێشەکان کەم دەبنەوە، ژیانی خەڵکیش خۆش دەبێت. سەرۆکی پێشووی ئەمریکا باراک ئۆباما وا دەڵێت گروپێک لە خانمان و کچانی سلێمانی کارداری خۆیان دادەمەزرێنن. براندێکی نوێی پۆشاکی خانمان بۆ کوردستان و جیهان زیاد دەکەن و هەروەها ڕاهێنان بۆ تواناسازی و بەهێزکردنی کچان ساز دەکەن بۆ ئەوەی باوەڕیان بە خۆیان هەبێت. ڕێباز مەجید بۆ زایەڵە سەردانی ئەو کارداریەی بۆ کردین. ئێرە کارگەیەکی کوردی دوورینی جلی ژنانە لە شاری سلێمانی. کارگەکە خاوەن مارکەیەکی تایبەت بە خۆیەتی بە ناوی خانم و هەموو ستافەکە لە خانمان پێک دێن. خانم فاشن لە سەرەتادا هاوردەی جلی ژنانی کردووە لە ئەوروپاوە، بەڵام دواتر کارگەیەکی داناوە و دەستی کردووە بە دروستکردنی جلەکان لە کوردستاندا. هەستاین بەو بیرکردنەوەی کە ئایا بۆچی ئێمە ئەو شتانە دروست نەکەین و نەیفرۆشین لە کوردستان لە خۆمان توانای باشمان هەیە کە بتوانین بەرهەمی شتیوە بێنین. هەروەها لە ڕووی شتێکی تریشەوە کە شێوەی جسمی ئافرەتی کورد و ئافرەتی ئۆروپی فەرقی هەیە، چونکە ئێمە شتەکانمان زیاتر لە ئۆروپاوە هێنا. تۆزێک کێشەی ئەوەش دروستە بوو کە سایزەکان یەکێک نابوون. خانم فاشن هەستاوە بەهێنانی ڕاهێنەری بەتوانە لە دەرەوە بنبەستی ڕاهێنانی ئەو خانمانەی لێرە کار دەکەن. هەستاوین بەهێنانی مامۆستایەک لە دەرەوەی وڵات بۆی فێرمان کات چۆن چۆنێتی دوورینی کوالیتی و چۆنێتی دوورینی مارکە لە ئەسڵا خۆی چەند خولێکە پێویستە پیای تێپەڕن. ئەمانەی کە لێرە خۆشحاڵانە هەمووی لەو خولانە دەرچوون، لەو یەک دوو خولیان بینەوە تا ئێستا جارێ خولەکان بەردەوامن. لێرەدا جگە لە خولی درومانی خولی بەهێزکردنی تاک بۆ خانمەکان دەکەنەوە بە مەبەستی بەهێزکردنی لایەنی دەرونیان وەکو ژن. مامۆستایەکی کاتەوە کە خۆ پێشخستنی کەسی بۆ بنیادنانی کەسایەتی سەرکەوتوو کە باسی لەو هێز و بەهرە و توانانەی مرۆڤ کرد کە ئەتوانێت بۆ هەموو ئیشێکە هەیەی بیکات. شالیا لەلایەن هاوسەر و خێزانەکەیەوە پشتگیری دەکرێت کە کار بکات و خاوەن سەرچاوی ئابووری خۆی بێت، بەڵام ئەمە بۆ هەموو کچانی هەرێمی کوردستان ڕوونادات. ئەو هیواخوازە کچانی تریش هەلیان بۆ بڕەخسێت و لە دەرەوەی ماڵەکانیاندا ئەو کارە بکەن کە حەزیان لێیە. من وەکو خۆم وەکو ئافرەتێکە ئیشم کردووە لە دەرەوە زۆر گرنگە ئافرەتان لە ماڵەوە بێنە دەرەوە هەم جەوێک ئەگۆڕن، هەم ئەبنە خاوەنی سەرمایەکی خۆیان پشت بە کەسانی چواردە و ناپرسن و هەم هاوکارێکیشە بێ بۆ کەسانی ماڵەوە. بەس هیوادارم ئینشەڵڵا داهاتەوەی لەبێت هەموو کەسێک هەلی ئەوەی هەبێت، یعنی کۆمەڵگە ئەوە ڕۆشن بیر بێت کە بتوانێت یعنی چۆن بڵێ هەموو خانەوادەیەک پشگیری کچەکان بکەن، پشگیری بۆ نمە کوڕەکەیان بکەن، کچەکان بکەن، هەر خەون و خولیایەکە هەیەی یارمەتیبان بەدی بێنن. لە ئێستادا خانم فاشن لە کارگەی جگەرە لە شاری سلێمانی بەردەوامە لە دوورین و بەرهەمهێنانی جلی ژنان و بەرهەمەکانیان لە بازاڕەکانی کوردستاندا دەفرۆشرێن. ڕێباز مەجید، دەنگی ئەمریکا، سلێمانی. ئێمە زۆر بیر دەکەینەوە و کەمتر هەز دەکەین. چارلی چاپلن وا دەڵێت لە نێوان نەهامەتی و جوانیەکانی دنیادا خەونێک هیوایەک دەژی. هێرشکردنە سەر توانە و توانستەکانمان لە بواری گێڕانەوەی چیرۆکەکانمان تەنها چاودێریکردن نییە، بەڵکو تاوانە دژی سروشتی ئێمە وەک مرۆڤ. ڕۆمانوس سەلمان ڕۆژدی وا دەڵێت گوڵی زەعفەران تەنها لە نیشتیمانی جوتیارەکانی ئێراندا نامێنێتەوە، خواستێکی زۆری لەسەرە و ئەو خەڵکە هیواخوازە ئەم بەرهەمە کوشتوکاڵیە سنوورە داخراوەکانی وڵاتەکەی تێپەڕێنێت و زیاتر بە جیهاندا بڵاو بێتەوە. لە کاتێکدا جوتیاران لە باکووری ڕۆژهەڵاتی ئێران دەروێنەی زعفەران دەکەن، بەرهەمهێنەری باڵای کێڵگەی بەناوبانگی زێڕی سوور هەوڵ دەدات هەناردەکانی زیاد بکات.
ئەوانەی کە گوڵەکان لێ دەکەنەوە زۆر بە خێرایی کار دەکەن چونکە ئەو گوڵە مۆرانە تەنها بۆ کاتێکی کەم دەمێننەوە. ئەم داودەرمانە گرانترینە لە جیهاندا، بەشێکی بەهۆی ئەوەی کارێکی زۆری دەستی دەوێت بۆ بەرهەمهێنانی ژمارەیەکی کەمی زعفران. زعفران ژیان بۆ کرێکاران، جوتیاران، کڕیاران، دوکانداران و هەمووان دابین دەکات. کرێکارەکان بە وریایەوە ئەو بەشە بچووکەی ناوگوڵەکە جیا دەکەنەوە کە داودەرمانەکەی بۆ مەبەستی تام و دەرمانیش لێ دروست دەکەن. زعفران لە گوڵێکی مۆر دروست دەبێت. ئەم گوڵە لە مێژەوە بەشێکی سەرەکیە لە نەریتی فارسەکان بۆ خواردنەکانیان. زعفران گرنگی تری کللتوریشی هەیە. هەناردەکەرەکان دەڵێن دووبارە سەپاندنەوەی سزاکانی ئەمریکا کاری کردوتە سەر دەستڕاگەیشتنی جیهان بە زعفرانی ئێران، بەشێکی بەهۆی ئەوەی بانکەکانی جیهان ناخوازن مامەڵە بکەن لەگەڵ کەرتی هەناردەی ئێرانیدا. بەڵام ئێران نزیکەی 400 تۆن زعفرانی وشک ساڵانە بەرهەم دەهێنێت و ئەمە لە سەدا 96 زعفرانی جیهانە. کاربەدەستان دەڵێن زۆربەی زعفرانی ئێران ناوی تری لێدەندێت و دەفرۆشێت بە وڵاتانی تر. کڕیارانی دەرەوەی وڵات بژاردەی کەمیان هەیە بێجگە لە سزاکانیش. پێشتریش کاتێک ئەمریکا پەیوەندی بازرگانی لەگەڵ ئێران ڕاگرت، زعفران بە ڕێگای ئیسپانیادا دەڕۆشت. تەنانەت ئێستاش بەشێک لە زعفرانی ئێران بە ڕێگای دووبەی یان ملنشینە یەکگرتوەکانی عەرەب و ئەفغانستانەوە دەڕوات. کۆنتڕۆڵکردنی بازاڕی زعفران لەلایەن ئێرانەوە ڕەنگە لە کۆتاییدا لاواز ببێت بەهۆی بربەرەکانی لەلایەن بەرهەمهێنەران لە ئەفغانستان، ئیسپانیا، چین و تەنانەت جوتیارانی مەغریبیش. لە کاتێکدا بەرهەمهێنەرانی تر ڕەنگە زیاد بکەن، بازرگانەکانی ئێران و جوتیاران دەڵێن هێشتا متمانەیان بەوە هەیە کە چۆنێتی و ژمارەی زعفرانی خۆیان هەر باڵ بکێشێت بەسەر بازاڕەکانی جیهاندا. هەرگیز ناتوانیت شەبەنگەکانی پەرکەزێڕینە ببینیت ئەگەر سەرنەوی کەیت و سەیری خوارەوە بکەیت. چارلی چاپلن وا دەڵێت ڤیستیڤاڵی لێوڕێژ لە شەبەنگی ڕووناکی هەلو پاندا لە نیویۆرک مەبەست لێی تەنها ڕووناکی نییە، بەڵکو خوڵقاندنی جیهانێکی خەیاڵیە لە ڕووناکی لە پێناو دڵخۆشکردنی خێزان و مناڵ و فێرخوازەکان لەم وەرزی کریسمسەدا. خەڵق بە تێڕامان و سەرسوورمانەوە خۆیان دەکەن بە نێو شەبەنگی ڕووناکیەکانی گەورەترین فستیڤاڵی گڵۆپەکان لە ئەمریکا. زیاتر لە 120 پرۆژەی ڕووناکی لە سیتی فیلد لە شاری نیویۆرک ساز کراوە. 60 هونەرمەند هەستاون بە ڕازاندنەوەی 10 ملیۆن گڵۆب بۆ سازکردنی فستیڤاڵی هەلۆ پاندا لێرە لە گەڕەکی کوین. هاوکاتی فستیڤاڵی شەبەنگی گڵۆپە ڕەنگاڵیەکانی پاندا درەختی کریسمسیش ڕازاندراوەتەوە بە بەرزی 60 پێ و دروستکردنی تۆنێلی ڕووناکی بە بەرزی 98 پێ و دایناسۆری ڕووناکیش. ئەم فستیڤاڵە تا 26 مانگی یەکی ساڵی ئایندەش بەردەوام دەبێت. دوو جۆر هەژار هەن. ئەوانەی کە پێکەوە هەژارن لە ڕاستیدا ئەوانە هەژاری ڕاستەقینن. دووەم ئەوانشی کە بە تەنیا هەژارن بەختیان دەوڵەمەندە. فەیلسوف و بیرمەندی فەڕەنسی جان پۆل سارتەر وا دەڵێت دەرهێنەر و سیناریستی کورد کازمۆز پڕۆژەی فلیمەنیوەکەی بۆ دەنگی ئەمریکا باز دەکات. فیلمە بەنێوبانگەکانی کازم بەنێوی بەفر و فۆتۆ ڕۆژێک لە ڕۆژان زێر دەنگدانەوەیەکی جوانی هەبوو لە جیهاندا. دەرهێنەر و نویسکاری سەناریۆیە یە ناوداری سینەمایە کوردی کازمۆز ji dengê Amerîkayê re qala fîlma xwe ya nû ya bi navê Emrê Kuliyekê berfê kir ku wê mehabê bi dest bi kişandina wê bike. Kazimöz ji bo ku ji fîlma xwe ya nû re sponsorekê bibîne hatiye New Yorkê. Öz hin beşên fîlma xwe ya bi navê Zer li New Yorkê kişandibû. Rock and roll music. Wî bi fîlmên xwe yên bi navê Fotograf, Dur, Bahoz hebû tunebû û Zer derketibû pêşberê temaşevanan. û dilê temaşevanan xweş kiribû. Öz wiha qala fîlma xwe ya nû kir. Film li ser sê karakteran dimeşe. Ya taybetçî li ser jinekî dimeşe. Navereka filmê yani çîrok li ser berfê yani dikarin wisa bêjin. Bêsibê li New Yorkê berfbarî ez wisa xemgîn bûm xwazî ez
من دەست پێ بکەرە لێ وڵاتە و من فیلم بکشاندا. Derheneri Kurd balkşan serviyekê ku li Tirkiye li ser sînemakarên muxalîf û bi taybetî jî li ser sînemakarên Kurdên Elewî li gor welatên din 10 qat zêdetir zext heye û wiha domand. Mesela ez niha ji bo çi hatim vêderî em ji bo filma nû me gotim pere bibînin ji ber ku li welatê xwe em nikarin pere bibînin yani yek û car caran bixwazin alîkariyê bidin me ditirsin nadin yani. Ez got ku halê sînemaya Kurdî mîna halê gelê Kurd e. û ji bo ku sînemaya Kurdî pêş bikeve divê bi berhemên xweşik, nû û afrîner ne tenê ji Kurdan re lêbelê ji dinyayê re xîtab bike. Ez her wisa bang li gelê Kurd kir û ji wan xwest ku bi temaşekirina berhemên piştgiriya sînemaya Kurdî bikin. Derhenerê navdar amaje bi wê yekê kir ku ji bo ku fîlmên Kurdî li tevahiya dinyayê werin belavkirin, divê dezgeh û sazî werin danîn. û her wiha ji bo perwerdehiya sînemayê divê kar werin kirin. Gelên Kurd ku di kîjan şert û mercan da dijî aslında sinemaya wê jî li wê derê mezin dibe û şert û mercên me girêdayiya jiyana gelê Kurd e yani. Ez got ku ji bo pêşketina miletek sînema navgîneke gelek giring e. Ji bo pêşveçîna netewekî amûrekî gelekî giring e. Eger ku ew gel vê amûrê baş bikar bîne ji bo çareserbûna meseleyê din jî kara tesîra evkî dibe sînemayê dibe. Öz bank şanser wê doza dadgehî ku li hember wî hatiye vekirin. Min weke endamê rêxistinekî illegal dihesibînin. Herkes dizane ka ez sînemagerim, ez 20 salin 25 salin li Tirkiyeyê hunermendim. Lê ez rex nedikim, rast e ez mafên Kurdan diparêzim, ji bo Kurdan huner çê dikim, ne tenê ji bo Kurdan, ji bo dunyayê lê filmên Kurdî ez çê dikim. Ez jî dixwazim heta ku maxîmê bêdîtin vê filmê nû xilas bikim, çi dibe çi nabe? Sinan Huşdemir, Dengê Amerîka. لە بەرنامەی پێشوودا باسمان لەوە کرد کە فنلەندیەکان لە پاشەڕۆی ئەسپەکانیان کارەبا دروست دەکەن. بەڵام ئیسپانیەکانیش لە ڕێی وزەی باوە پرۆژەیەکی هەمیشە سەوز لەگەڵ پاریسدا ساز دەکەن. ئەم کارداریە لە گەشەیەکی بێوێنەدایە لە جیهاندا، بەڵام شارەزایان پێیان وایە دەبێت زۆر خێراتر برێوی پێ بدرێت. بەڵام وڵاتیش هەیە تا ئێستاکە ئاو گاز بەکاردەهێنن بۆ دابینکردنی کارەبا. ئەفسەقای زستانی نوچەیەکە باشە ji bo van cihên berhemînana enerjiyê birêka bayên wekî vî. Em li verê karebê berhemtînin. Kareba ku têra 600,000 kesan dike bo mawê salekê. Berî 10 salan 114 turbîn li merenşan ku mezintirîn cihê berhemînana enerjiyê ji baye li İspanya, lê nûke gelek cihên dî hene. İspanya duemîn welata piştî Almanya ku mezintirîn cihê pêşesaziya enerjiya bay hey li Ewropa. Hikûmeta İspanya hez dike hindek nîjenkariyan têda biket ku ta 2030 sê çarekên kahreba xwe jê berhem bînît û ta 2050 sadîş kahreba xwe jê berhem bînît. Em dikarin pêşbirkiya dijî gaz û petrolê bikin. Boçî ji ber ku temaşa bike li 10 salên borî biha zor kêm bû ji ber bikarînana hêza bay û hêza rojê. Kompanya İspanya berhemînana hêzê Iberdrola nêzîkî çarêka hêzabaya Ispanî çê diket. Her wisa we berhênana di hindek cihên diyên Ewropada diket, digel Amerîka û Amerîka Latîn û Avustralya. û li vê dimahiyê kompanyayê ragihand ku ewan li ber her du kargehên rejiyeyên mayîn bi kar neînin. Ajansa Enerjiya Navneteweyî dibêjît, heta sala 2005 serçavên wekî hetav û ba dê pitir 40% ji kareba cîhanê berhemînin. Enerjiya bayê dê rolekê gelek girîng hebe di paşeroja kemkirina karbonê û paşeroja kehrebayê de. Her wisa bakarî jî bu xelkî peyda diket. Nêzîkî 300,000 kes li Ewropa li wêrê kar dikin ku duwan berhemhênerê enerjiyê li cîhanê piştî Çînê. Vêrê li mereşon li destpêkê rêniştivanên vêrê goma li ser turbînan hebûn. Lê şaredar dibêjît ku nûke ew guman nemayîne. Ew du keyfxweşin ji ber ku dewleserê înana aşên hewayî bû şaredariyê berhem zêde bûye. Bajêr şiya tûra avê û kenalên verêjê û rêkan û jem bikin. Ne tenê li bajêrê Maraşin ku navenda herêmê ye, lê 5 herêmên din girêdayî vê şaredariyê ne.
هێشتا لە هەندێک جیهان ناڕازی بوونەکە خورد یا هەی لەسەروان جهێن بەرهەم ئینانە ئەنێرجیە ji بای. ژینگەه پارێز dibêjin ku ev kartêkirine li her du giyanewerin erdî û avê dikin. Bêguman pêdiviye ku em piştgiriya jêderên nû yên enerjiyê bikin, lê ev nebitine kartêkirinê li balindan diker, ew kartêkirinê li şevrevînka jî diker. Lê çêdbît ya herî giring bo vê pêşesaziyê bi dest ve înana piştevaniya siyasî û aborî ye. Ji bo misûgerkirina pêdiviyên enerjiyê li cîhanê û parastinê ji gefên ku hartina jîngehê bikin. خانمێکی تەمەن 86 ساڵ سەما لە ئاسماندا دەکات. ئەو خانمە دەڵێت لە ڕێی ئەم سەما و یاریەوە توانیوێتی بەرەنگاری سەختیەکانی ژیان ببێتەوە. دەنگی ئەمریکا سەردانی ئەو خانمەیان بۆ کردیم. ji demê berî goylar zarok bû, wê hezeka taybet ji bo hunera cambaziyê hebû. Dayk û babin wê her dem ew dibir sêrkê da ku li cambazan temaşe bike. Berî her dem werzijvaneka pir baş bû. Demê ew 8 sal bû, wê semaya li ser qeşayê dikir lê seranserî welat. Piştî hevjînê berî jiyana xwe ji dest da, wê dest bi rahênana cambaziyê kir. Ev tenê mejî wê diguherîne ku hûn şûna ku derê de ne li ser çi dikin difikirin. Ez xemgîn bûm ku ez êdî nemîna berê bûm. Lê ez tiştekî dikim ku hinek kêfxweş, hinek bêîmkan. Wekî tiştekî ji derveyî devera aramiya min e. Lê di dawiya rojê da ez dikarim şevê bi rengekî aştiyane birazêm bêxemgînî. Berî 9 salan ji bo rojbûna wê hevalin berî wekû diyarî ew şandin navendeka taybet ya cambaziyê. Ez tirsiyam, herkes tirsiya. Ev normal e ku meriv bitirse. Ji ber ku ev tiştekî derveyî ji qada we ya aramiyê ye. Lê ev wekî hestiyarek sosrete jî. Rahêner Dave Ayers ku berî fêrî cambaziyê dike, got ku ew gelekî ditirsiya berî bikeve. Ev werzişeke bê ziyan e, lê jinên pîr tê de dikevin û kemaxa xwe dişkenînin û tên xwarê ji ber vê yekê di destpêkê de ya girîng ew bû got ziyanî negînî xwe. Lê ji ber ku berî hemû jiyana xwe werzijvan bû û bêhna wê firebû, wê karî bû di vê projeyê de serkeve. 8 salan piştî wê biryar da cambaziyê bike, ew ket di pirtûka Guinness da ya sala 2019. یەکێک لە داهێنانە گرنگ و پڕبایەخەکانی مرۆڤایەتی دروستکردنی پێڵاوە. هەر میلەتەوە بە تێڕوانین و دنیابینی خۆی کڵێشەیان بۆ دەکا. هەورامەکانیش چەندین ساڵە سەرقاڵی سازکردنی کڵاشن. یەکێک لە پێڵاوە هەرە ناوازە و دەزڕەنجینەکانی جیهان. نەڕاست و چەپی هەیە، ناوەرزا وەرزی هەیە. فەرحان هەورامانی بۆ زایاڵی داهێنان سەردانی دەزڕەنجینە ماندوو نەناسەکانی هەورامانی بۆ کردین. کڵاش هونەرێکی دەستی هەورامیەکانە و خۆیان دەڵێن هیچ وڵاتێک نەیتوانیوە بەرهەمی بهێنێتەوە. بە چەندین قۆناغیش دروست دەکرێت. ئەمە پەڕۆیە. دوای پەڕۆکە یەت ڕەنگی یەکەن. ئەم ڕەنگە کە ڕەنگیەکەن و وشکە بێتەوە دوایی پارچە پارچەیەکەن کە پارچە پارچەیان کرد ئەیکەن بە پێکەنە. ئەمە پێڵێن پێکەنە. ئەم پێکەنەیە فتیلەفتیلەیە. فتیلەفتیلەیە کە کردیان بە پێکەنە ئەمە جووتێک ئەمە تاکێکەوە شتاکێکی ترە. دوایەوە ئەچێ بۆ لای وەستایەکی تر ئەیکا بە ژێرە. ئەمە ئەیکا بە ژێرە. ئەمە کردی بە ژێرە کە کردی بە ژێرە ئەچێ بۆ لای وەستایەکی تر ئەمە پەرگەمایە. وەستایەکی تر ئەم پەرگەمایە کا بێ ئەبێتە بەژێرەیەکی کامل. دوای ئەوەش ئەچێ بۆ لای وەستایەکی تر ئەیچنێ ئەنی کڵاشنەکە ئەبێ بە کڵاشی تەواو. وەران زەنجیر لە گەردەن چون گوناهکار. لە ناو هەورامیەکاندا کڵاشی ئەبوبەکری بە ناوبانگە کە خۆی لە ئێستادا لە ژیاندا نەماوە. نەوەیەکی ئەبوبەکر وەسیەتێکی بۆ دەنگی ئەمریکا ئاشکرا دەکات. جاران خۆی کڵاشەکە سەروبنەکەی یانی لوت و پاشنەکەی کە دروست ئەکرا لە چرم دروستەکەەوە بە شێوەیەکی یانی ناشرین دەرەکەوت. ئەو هاتووە ئەو شێوەیە گۆڕیوە بە کێرەوڵی مانگا 7 ساڵە ئیش ئەەکەم لە بەیانی بە تاریکی ئەچمە دوکان ئێمە دەرەوە ئێوە ئەم پیشەیە هەڵمە بژێرن هەر ئیشێک بکەن
زیندانیە ئەمە وەکوێن هەموو جارە گۆرانێکیشی هەبوو ئەیوت لە بەرخۆیە ئەوت تاکەی دانیشم لە سای دیواران زنجیری لەگەردن وەک گوناهکارە ئەوانەی کە کڵاش لە پێدەکەن ئاماژە بە ئاسوودەیی خۆیان دەکەن لە ڕێڕۆشتندا و دەشڵێن کڵاش پێڵاوێکی وەرزیە. طبعا کڵاش زۆر ئاسوودەیە بۆ پێ یعنی هەست بە ئیسراحەتەکەی پاژنەکانی نزمە ڕێکە یعنی ئەزیەتی فەقەرات و برگەکانی پشت نادات وەکو قۆنەرەی پاژنە بەرز ژێرەکەی پەڕۆیە پەڕۆکە یعنی نەرمیەکی ڕقی نەرمی لەبێنی نەرمی و ڕقیدایە کە ئەویش هەر بۆ پشت و بۆ تەندروستی باشە اینجا سەرباری فێنکەکەی یعنی بە هاوینە هەرگیز هەست بە گەرما ناکەی لە پێکانتە. کڵاش لە ناو هەورامیەکاندا مێژوویەکی دێرینی هەیە و لە ڕابردوودا بۆ پیاوان بووە لە ئێستاشدا چەند شێوازێک بۆ ژنان دروستکراوە بەڵام کەمتر بەکاردێنرێن. گرنگترین تایبەتمەندیەکانی ئەم پێڵاوەش ژینگە پیس ناکات. فەرحان هەورامانی دەنگی ئەمریکا هەورامان. هەیە بە یەک شەپازڵە ئەبورێتەوە هەشە ڕوخساری دەبێت بە تەماتە و واز ناهێنێت. ڤیستیڤاڵی شەپازڵە لە پیرۆ بۆ یەکەمین جار لە ئەمریکای لاتین سازەکرێت. پێشبڕکێی شەپازڵە 16 کەس بەشداریان لەم کێبڕکێدا کردووە و بەنوێرە شەپازڵە بەیەکە ئەدەن تا ئەو شوێنەی یەکێکیان شەپازڵەیەکی بەهێز دەدات بە ڕوخساری بەرامبەرەکەیدا. یاریەکە بەردەوام دەبێت ئەمە یەکەم جارە پێشبڕکێی لەو جۆرە لە پیرۆ ئەنجام بدرێت. یاریەکە بەو شێوەیە یان ئەوە تا ئەکشەیتەوە یان ئەبوریتەوە. هەرچەندە ئەمە یەکەم جارە لە پیرۆی پایتەخت پێشبڕکێی لەو جۆرە ساز بکرێت. ڕکابەرەکان سەرچاوی یەکتر بە شەپازڵە داگرنەوە تا یەکێکیان شەپازڵەیەکی بەهێز دەوێشێنێت و بەرامبەرەکەی دەخات. خۆشیەکەی لەوەدایە لەگەڵ سڵپەی هەر شەپازڵەیەکیژە خەڵکەکە هاوارەکەن بۆ ئەوەی لەم پێشبڕکێدا سەرکەوتوو بیت نابێ ڕوخساری خۆت بخەیتە لاوە و دەبێت بە کامی دڵ بوەستیت بۆ نۆرەی شەپازڵەکان. هاوکات هەرکە بورایتەوە ڕاستەوخۆ لە یاریەکە دەرەکرێت. ئەمڕۆژ یەکێکیان بورایەوە. براوەی یەکەمی پێشبڕکێەکە نزیکەی $296 ئەمریکی دەباتەوە. ڕێخەری پێشبڕکێەکە کایل پاڵدی پیزۆ دەڵێت ئەم بیرۆکەیە لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکاوە سەرچاوی گرتووە و لە رووسیاش بە نێوبانگە و ئیتر لە جیهاندا لە ڕێی یوتیوب و تۆڕە کۆمەڵایەتیەکانە بڵاو بۆتەوە. بەڵام ئەمە یەکەم جارە لە پیرۆ و ئەمریکای لاتینی پێشبڕکێی شەپازە سازەکە. ئێمە داوای ژیانێک ناکەین مرۆڤ تایە نەکوژدێت بەڵکو داوای ژیانێک دەکەین کە پاسا و نەهێنرێتەوە بۆ مرۆڤ کوشتن. ڕۆمان نووس و فەیلسوف ئەلبەر کامۆ وا دەڵێت. تازایەڵێکی دیکە و جوانێکی دیکە سەرفرازی بۆ ئێوە.